بەداخەوە ئایساوە 23 ساڵ تێپەڕێ بەسەر دەستگیرکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە کە ئەمە تۆ بتوانێتەوە زەڕبەیەکی زۆر قورسە بۆ کۆی پرۆسی سیاسی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. یعنی ئێمە بابین هەڵسەنگاندنێ بۆ دۆخی سەی کوردستان بکەین لە هەموو پارچەکانە. بەداخەوە کۆمەڵە سیاسی زۆر باشمان لەدەستدا هەم بەهۆی وەفاتیانەوە هەم بەهۆی زیندانی و دەست بەسەریانەوە ئەوەشی کە سەماوەتوانێت لە ساحەکەی سیاسە دەکات یعنی ناکری ئێمە زەربی سەفری بکەین ناکری ئێمە چاو لە ڕابردووی خەباتی چاگاری پۆشین و تەنها بە دیوێکی نێگەتفا بیر لە پرۆسە سیاسیەکەی کەینەوە بۆیە ئەم لەگەڵەوەی کە ئێمە ناکرێت بەم شێوازە بیری لێ بکەین و لامان کاتیشە هیچی پێ ناکرێت. بۆیە یعنی متمانەوەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانە چۆنەڵێی سانێ بە سانێ دەقە بە دەقە زەرە لە پرسی کەیسی کورد دەدات. بەداخەوە کورد لەمەیە ڕاستە ئیلاگ و ئیشی کردووە لەسەری ڕاستە مەسەرەن هەنگاوی ناوە هەوڵی یاوە کۆمەڵگەی نێودەوڵەتی تێگەیانوە بەڵام هێشتا ئەمە کیفایەت نییە بۆ ئەوی کە تۆ بێدەنگبی وەک چۆن دەوڵەتێکی وەک تورکیا کیفایەت نییە لە لای مەسەرەن بەس نییە لە لای کاتێکە 23 ساڵە ڕێبەرێکی گەلی کورد لە زیندان تون دەکات لەوەتەی مەسەرەن تورکیا هەیە کورد گەنجی کورد کچی کورد کوڕی کورد لە زیندانەکانیان تون دەکات. بۆ ئەو بەز نییە ئەم زیندانیکردنە بۆ ئێمە بەس بێ کە بێدەنگ بین بۆیە پێویستە ینی ئەبوو بە بەردەوامی شەو ڕۆژ میلەتی کورد بە لە هەرچوو ئاسیا چوار پارچەی کوردستان نەگەمە تەنها بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بەسینەوە بۆی کە ڕێبەری ڕەوتێکی کوردیە لە پارچەیەکی کوردستان نەخێر با ئێمە ناکرێت پیاوەڵەوەی بچوو بکەینەوە بەڕاستی وەک چۆن ئێمە بەداخەوە ینی لە هەموو پارچەکانی کوردستانە سەرکردەی زۆر باشمان هەیە خاوەن قوربانیدان بەڵام سیاسەتی خراپی حیزبەکان بچووشیان کردوتە لە خۆیانە ئەمە وای کردووە لە گرنگی و پێگەی ئەمان کەم کاتوانێ یعنی بۆی ئێمە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە چوارچێوەی مەسەلەن سیاسەتی حیزبێک ڕاستە پێکە حیزبێکی شۆڕژێرە حیزبێکی گەورەیە یعنی تەحەکوم بەسەر پارچەکانی کوردستانی شاکە ئەمە ئینکاری لە ناکرێت بەڵام هێشتا لەگەڵش ئێمە ناکرێت عەبدوڵڵا ئۆجەلان لە بچووکەینەوە لە حیزبێکا بچووکەینەوە بۆیە پێویستە عەبدوڵڵا ئۆجەلان وەک سەرکردەیەکی چوار پارچەی کوردستان سێر بکەین بۆیە پێویستە لەسەر ئاسیەر چوار پارچەی کوردستان بە هەموو کەسایەتی سیاسی و ئەکادیمی و ڕۆژنامەنووسی و هاوڵاتیانی ئاسایی یعنی هەموو ئەوانەی کە شتێک هەیە پێیان ئەوترێ کورد لەسەری بێنەدان قسەی لەسەر بکەن چونکە مانەوەی ئەو پیاوە بەم شێوازە لە ناو زیندانە هەتا دێت کەیسی و قەزەی کوردی بەرەو دوابات کاریگەری خراپی لەسەر قەزەی کوردی هەیە وەک چۆن ئێمە ئێستا دوای 23 ساڵ لە دەستگیرکردنی ئەو پیاوە قسە لەسەر بەربوونی ئەەکەین بۆ معلوماتتان ئەم ڕۆژ بەربێت دایان 23 ساڵی کامانەوێت تاوکو کاریگەریە خراپەکانی دەستگیرکردنی ئەم پیاوە ئێمە چارەسەرەکەین.